باسی هەڕەشەی ئەلکترۆنی و لێکەوتێکە سیەکانی یەکەین و لە هەمان کاتیشا ئەمە گرفتێکە بەڵام ئێمە لە ڕووی یاساییەوە تا چەند لەسەر ئەم بابەتە گفتوگۆ ئەەکەین و بزانین تا چەند کاری لەسەر کراوە و لە کۆمەڵگەی ئێمە تا چەند ئەم بابەتە ڕنگدانەوەی هەبووە و لێکەوتوەکانی چییە و بابەتە نەرێنەکانی چییە و تا چەند ئەمە ئەبێ سنووردار کرێ بۆی کە کاریگەری خراپ بەجێنەهێڵێ لە ناو کۆمەلگا و لە ناو تاکەکانە. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکشان سۆرعەتاوەکو پارێزەری ڕاوێژکاس کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای میوانە. کاکشان سۆر بەخێر بێت و بەیانی باش. زۆر سپاس بەیانی ئێوە بینەرانتان باش. زۆر سپاس. با سەرەتا باسی شەوە بکەن هەڕەشەی ئەلکترۆنی چییە لەسەر ئێمە؟ بەڵێ ئوستازیان خۆی سەرەتا ئەگەر ئێمە بەو ناو نیشانە دەست پێ بکەین لە عێراق و لە هەرێمی کوردستانە شتێکمان نییە بە ناوی قانونێکمان نیەک بە ناوی هەڕەشەی ئەلکترۆنیەوە. دوو پرۆژە یاسا هەبوو لە ساڵی 2011 و 2019 لە پەرلەمانی عێراق بەڵام هەردوو پرۆژە یاساکە لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە زۆر دەرکیزی خرایا سەر کە پێچەوانەی سیستەمی دیموکراسی و ئازادی ڕادەربڕینە. بەڵام لە هەرێمی کوردستان خۆشبەختانە یاسایەکی تایبەت دەرکرا کە بەو لەو ژێرناوەیانە بەڵکو یاسایەکی ترمان هەیە کە لە ساڵی 2010 تا یاسای ژمارە 6 ساڵی 2010 کە یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنایە. لە مادەیەک و مادە دووە لەو یاسایەدا کە باسی دەکات باسی یعنی بە شێوەیەک لە شێوەکان باسی ئەو بەکارهێنانی ئەلکترۆنیا دەکا و ئەو کارە خراپانەی کە لە ڕێگەی ئەلکترۆنیا ئامێرەکانی ئەلکترۆنی و ئەنجام ئەدرێت. خۆی یاساکە بە شێوەیەکی عام باسی قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کە خۆی لە چیە بینێتەوە مۆبایل، پۆستی ئەلکترۆنی، ئیمێڵ و ئەو شتانە و ئامێری تەلدار و بێتەل ئامێر ئەلکترۆنی تەلدار و بێتەلەکان واتە ئەوانی لە ڕێی ئینتەرنێتەوە بەکارهێنن یا ئەوانی لە ئینتەرنێتیشی نییە هەر بەخراپ بەکارهێنێت. یاساکە ئەتوانین بڵێن تا حەدێکی سەر و مامناوەند توانیوێتی ڕێگری لە زۆر بابەت بکات. یاساکە لە 8 مادە پێک هاتووە بە تایبەت مادە دووی باسی ئەو حاڵەتی جەنابتانەکات کە لە 10 حاڵەتی بۆ ئێمە بژاردووە ئەڵێ ئەم 10 حاڵەتە ئەگەر هەبوو ئەمە جەریمەیە و سزای لەسەر دانراوە. 10 حاڵەتەکە چییە؟ بەڵێ 10 حاڵەتەکە یەکەمینیان جنێودان لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆنیەکانەوە یا لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە ڕێگەی فەیسبوکەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بۆیە یاساکە یعنی زۆر گشتگیر نییە بەڵام ئێستا دادگاکان خۆیان لە ژێر چەتری ئەو یاسایەیە ئەو حاڵەتانە خەنە ژێر چەتری ئەو یاسایەوە. یەکەم جنێودانە هەڕەشەکردنە یعنی هەر جنێودانێک حسابی تاوانی بۆ هەر جنێودانێک بە ڕێگەی موبایل بیکەیت حساب ئەچێتە ژێر چەتری ئەم قانونەوە. جنێودانە هەڕەشەکردنە بوختانکردنە شتی هەڵبەسراوە یاخود بڵاوکردنەوەی وێنە بەبێ ڕەزامەندی ڕاستیانی من ئەمیزەوە بڵێم ئەم مۆبایلی کە بەدەست ئێمە یا ئەو لاپتۆپ و کۆمپیوتەری کە بەکاری ئەهێنین لەژێر چەتری ئەم یاسایەیە زۆر ئەبێت بە حەزەرەوە بەکاربهێنرێت کە تا ئێستا ئەو هۆشیارە یاسایە لە لای تاکی ئێمە نییە کە بزانێت ئەم یاسایە ئەو شتانی کە ڕۆژانە لە فەیسبوک و سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانی تر بەکاری ئەهێنێت پەیڕەوی ئەکات عقوبەی لەسەرە. جا ئێمە 4 حاڵەتمان بژار. حاڵەتی پێنجەم بڵاوکردنەوەی شتێک کە پێچەوانەی نیزامی عام و ئادابی عامە یعنی شتێک بێکە لەگەڵ کللتور و ئینی کۆمەڵگەیان نەگونجێت ئەمەش هەر جەریمەیە. دزە پێکردنی وێنە و گفتوگۆی نێوان دوو کەس کە تایبەتە تۆ بێ بڵاوی بکەیتەوە یاخود شتێکی خێزانی تایبەت بڵاو بکرێتەوە کە ڕاستیش بێ. مەسەڵەن بۆ نمونە ژیانی تایبەتیە یعنی تۆ پێویست ناکا بیخەیتە سەر ناو مجتەمەعەوە مەسەڵەن فڵانە دادوەر خێزانی تەلاقە ئەمە خۆ ڕاستیشە تەلاقیش یاوە بەڵام هەر جەریمەیە چونکە شتێکە پەیوەندی بە تایبەتمەندی و کەسێتی ئەو شەخصەوە هەیە. یاخود بڵاوکردنەوەی هاندان بۆ تاوان بەسەر ئێستا من گوێ لێ بوو تەوەری پێش ئەمەتان ئەو چالێنج و ئەمانە ئەو چالنجانی کە بڵاو بێت و جاری وایە ڕەگەزپەرستی تایە جاری وایە بەڵێ شتی بەدڕە و شتی بابەتەکان هەمە جۆرن هەمە جۆرن بەڵێ
ئەمانە هەمووی لەژێر چتری ئەم یاسایە بە تاوان دادەنرێن و سزاکەشی سزایەکی خۆم لەگەڵی نیم سزاکەی تۆزە سووکە سزاکەی چییە؟ لە سزاکەی 6 مان کەمتر نەبێت و لە 5 ساڵ زیاتر نەبێت ئەمە سزای بەندکردنە و زائیدەن بە غەرامەشی لەگەڵایە غەرامەکەی لە 1 ملیۆن کەمتر نەبێت و لە 5 ملیۆن زیاتر نەبێت باش باشە سوابێت توزبە لەگەڵ بینەرەکانمانە بە ڕۆنی قسە بکەین ئێوە وەکو ڕۆیاسایەکەی هەر یەکێکمان ئێمە تاجی کۆمەلگا مۆبایلێکی کەسێتی خۆمان هەیە و ژمارەیەکمان هەیە پەیوەستە بە خۆمانەوە لە کۆمپانیایکی تایبەتەوە ژمارەمان وەرگرتووە بەڵام ئەوەی ئێستا لەوانەیە بینەران پرسیاریان هەبێ هەندێک ژمارە هەیە بێخاوەنە ڕاست بێکەسە ڕاست من ئەتوانم مامەڵی پێوە بکەم من ئەتوانم ڕستنی تۆ بڵاو بکەمەوە ئەتوانم قسەیەکی نوێشیە بەرامبەر تۆ بکەم ئەمانە چییە بەرپرسن ئەمانە ئێستا بۆ نمونە بمبورە لەوانەیە خانمێک کچێک لە زانکۆیەک لە ماڵەوە ئێستا تەخەڕوجی کردو لە ماڵەوە دانیشتووە چی بکات دەسەڵاتی چییە کۆمەڵشتی بووە کە نازانێت چی ئەمە بابەتە سەر لە مادە شەشی ئەم یاسایەدا ئەو بابەتەی چارەسەر کردو ینی بەداخەوە هەنێت تەلەفوزێ لە مجتەمەعی ئێمەیە باوە مەسەڵەن ئەوەی جەنابەت باسیەکەی ئەو ژمارە بێدایک و باوکانی پێڵەن یا ژمارەی علوجی پێڵێن لەوانەوە کێشەی زۆر هەیە لە دادگاکان لەوانەوە خۆشبەختانە ئێستا وەسائیلی تەکنەلۆژی هەیە ئەتوانین پێیان بگەین بەڵام بۆ ئەو پرسیاری جەنابەت مادە شەشی ئەم یاسایە کۆمپانیاکانی پەیوەندیکردن مەسەڵەن ئەو کۆمپانیانی با ناویان نێنین لە کوردستانە ئیشەکەن سیمکارتە فرۆشن پابەندی کردوون لە ماوەی 3 مانگ لە دوای دەرچوونی ئەو یاسایەوە هەموو ئەو ژمارانی کە خسویانەتە بازارەوە ئەولیاتی بۆ دروستکەن ژماری بێدایک و باوک نەمێنێ ئەگەر نەیان کرد ئەم قانونە سزای بۆ داناون 50 بۆ 100 ملیۆن غەرامە جا ئەو کەسەی کە بەو شێوەیە لە ڕێگەی ژمارەیەکی ئاواوە ئیسعاجەکرێ زۆربەی کەیسەکانی دادگاشمان لەو شێوانەیە وەکو پێشم وتن ئەمە ئەتوانێت سکاڵا هەم لەسەر ژمارەکە تۆمارکە لە سکاڵای سزایی کە عقوبەی لەسەرە هەمیش لەسەر کۆمپانیاکان بەڕاستی تا ئێستا ئەو هۆشیاریە نییە بەس من ئەوانی کێنە لام تووشی و کێشانە بن پیان ئەڵم ئەتوانێت لەسەر کۆمپانیاکەش سکاڵاقەیدا باش ئەگەر کەسێک کارێکی لەم جۆرە کردووە بە ڕاستی بە دووادارچوون کراوە کارەکە هەتا کۆتایی ئەنجام درراوە بەڵێ ئێمە یعنی من هەر لەم بەرنامەی جنابتانەوە هانی خەڵکیم ئێستا وەسائیلەکان سوپاس بۆخوا زۆر باشە لە خاصکە لە ئەچیتە مەرکەزێک سکاڵاقی دەکەی دادوەرەکانی دادگای لێکۆڵینەوە کۆمەڵێک وەسائیلیان لە بەردەستایە پەیوەندیەکەن بۆ کۆمپانیانی کە سیمکارتەکەی هەیە باشە یاخود ئەو ئینتەرنێت و لە ڕێگەی سوۆسیال میدیا و ئەوانەوە هەنێک ڕێگە هەیە من لێرا بۆیە باسی ناکەم لەبەر ئەتیکێتی ڕۆژنامەنووسی بۆ ئەوەی کە هەنێک شت هەیە بڵاو نەبێتەوە یعنی نەگاتە دەستی ئەو کەسانی کە بەتەمان شتێ بکەن ئەم نەتوانم دوای بەرنامە پێتان بڵم زۆر بە ئاسانی ئەتوانین بگەین بۆ کەسانی کە لە ڕێگەی سیمکارتی علوجەوە یاخود لە ڕێگەی ئیمێڵ و هاکردن و ئەو شتانەوە ئێستا بەکارێن و زۆربەی زۆریشیان گیراون یعنی زۆربەی زۆریشیان گیراون ئیجراعاتیان لەگەڵ ئەکرێت و ئەو سزایانشیان بۆدا ئەندرێت باشە کاکساز سوار زۆر کاتەبینی لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتە پێشکەوتەکان ئەو کەسانی کە سیمکارتێک یاخود تەلەفۆن بەکارێن لەگەر بۆ نمونە لە هەر جێگایەک لە ڕێگەی سیستەمی کۆمپیوتەری یان ناوەکەی یان ژمارەکەی لێبێ کەسێتی ئەم کەسەت بۆ خاتە بەردەست یعنی لە ڕووی هەموو بابەتەکانیەوە بەڵام ئەم ژمارانەی کە بێخاوەنن لە ڕێگەی ئەم کۆمپانیانەوە ناتوانین کەرتی گشتی وەکو حکوومەت لەگەڵ کەرتی تایبەت ئەم پەیوەندیە دروست بکات ئەو سیمکارتانە ئەگەر هەندێک جار بۆ جارێک دوو جار بەکار هات و نەزانراجەیە بسووتیانرێ لەناو ببرێ یەکێک لە ئیجراعاتەکان ئەوەیە دوای ئەوەی کە دادوەری لێکۆڵینەوە خۆشبەختانە ئەو هینە هەیە ئەو لینکە هەیە لە نێوان دادگاکان و کۆمپانیاکانە نووسراوی بۆ کاڵێ ئەم ژمارە موبایلە بە ناوی کێوەیە و لە کوێش ئیشەکە عنی کۆمەڵە داتای بۆ ئەهێنێت بە ناوی فڵانە کەسەوە بە ناوی ئەوە وەرگیراوەیە ئەگەر هیچی نەبێت لەو ژمارە علوجانە بێت ڕێگەیەکی ترمان هەیە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە لە ڕێگەی داتا و ئەوانەوە لە ڕێگەی ئەو موبایلە لە چی موبایلەکایە وردەکاریە یعنی من ئەتوانم دوای بەرنامەکە پێتان بڵم بەڵام خۆشبەختانە زوو ئەتوانێت پێی بگات و کۆمپانیەکانی ژانی ئەتوانین بڵێن هاوکارن زوو بە زوو وەڵامی ئەو نووسراوانی دادگا ئەێنەوە
دادوەری لێکۆڵینەوە نووسراو ئەکات بۆ ئەو ڕقەمە و لە کۆتاییە ئەگەر هەر دەرنەکە و یەکێک لە بڕیارەکانی دادوەری لێکۆڵینەوە چییە بێت سووتاندنی ئەو ڕقەمە. بابەتێکی تر هەیە زۆر گرنگە کە ئەمەوێت یعنی هەم لێرەوە بینەران ئیسیفادی لێ بکەن و بزانن کە چەند خەتەرە. تۆ ئەگەر لە ڕێی سۆشیال میدیاوە لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە بیبیتە هۆی ئەوەی کە تۆمەتێکی هەڵبەسراو بۆ کەسێک بڵاوەکەیتەوە ئەو کەسە بکوژرێت باشە تۆ ئەم کاتە سزای ئەمە وەرناگری سزای کوشتنەکە وەرەگری ئەبی بە شەریک پاڵپۆش بە مادەکانی 47 و 48 و 49 یاسای سزادان تۆ ئەبی بە شەریک لەو جەریمەیە عقوبەی کوشتن وەرەگری ینی بۆیە کە ئەڵم زۆر خەتەرە و زۆر بێ بە حەزەرەوە بەکاربهێنرێت یعنی ئەم سزا سوکە وەرناگری زۆر باش سزا قورسەکە وەرەگری. جەنابەت باسی سم کارتە بێ خاوەنەکانی کرد ئێستا بابێنە سەرەوەی کە با من لە پرسیارەکەی سەرکۆش هەر تۆزێک تێهەڵکێشم کرد بەڵام با ئێستا بەجێ پرسیارەکە لە بەڕێزت بکەم بۆ ئەو ئەکاونتانی کە لانەیە فیکن خاوەنێکی ڕاستەقینە لە پشتیەوە نییە و هەڕەشە لە خەڵکە کات هەستی خەڵ بریندارەکە لەم کاتانەدا تەبعاً زەنگ لەم دنیا بەرفراوانەیە ئەوە پێمانە زۆر کارێکی ئاسانە تا چەند لە ڕێگەی یاساییەوە بە دوواداچوون بۆ ئەم ئەکاونتانە ئاکرێت. بەڵێ خاتونی بەڕێز ئەبێت یاسا بە تەڵەب ئیشەکە باشە یعنی هەتا جەنابەت یا کەسێکی ترکە ئەو فێڵەی بەرامبەر ئەکرێت نێتە بەردەم دادگانێتە بەردەم جهەی تەحقیقی محکەمە کەم جار هەیە لە ڕێگەی داواکاری گشتی خۆی سکاڵا بجوڵێنێ ئیلابی لە ڕێگەی تەڵەبەوە ئەو کەسە بچێتە بەردەمی هاتۆتە بەردەمی لە ڕێگەی ئەکاونتێکی فیکەوە بێزارکراوە ئەمە داچۆن یەکسەر داوای بەڵگەی لێکە بەڵگەکان چییە مەسەڵەن ئەو ڕسمی گرتووە یا شتێکی گرتووە یا مەسەڵەن شاهیدی هەیە خاتە بەردەم دادگا دوای ئەوە دادوەری لێکۆڵینەوە لە ڕێگەی کۆمپانیا تایبەتەکانی بواری ئایتیەوە باشە ئەو معلوماتە ئەنێرێت ئەڵێ بمانگەێنە سەرچاوی ئەمە باشە ئیتر زۆر حاڵت هەیە زۆر جار هەیە مەسەڵەن ینی ئەتوانین پێ بگەین بەڵام هەنێ حاڵت هەیە لە دەرەوەین تێگە یا بە شێوازێکی زۆر شارەزایی کراوە ناتوانین پێ بگەین لەو حاڵەتە کەیسەکە بەکراوی ئەمێنێت هەتاوەکو کەسی متهم بەدەرەکەوێت کە متهم دەرکەوت ئەنجا ئیجراعاتی دوای ئەوە دەست پێ کات و گرتن و بە کەفالەت بەربوون و یعنی ئیجراعات ئەکرێ ئەوە نیە لە دادگایە بڵین وەڵا ئەمە ئەلکترۆنی و قانونمان بۆی نییە هەمی ئەچێتە ژێر ئەم چەتری ئەم یاسایەوە بەڵام ئەم یاسایش پێویستە گۆڕانکاری تیا بکرێن مەسەڵەن ئەم یاسای لە 2010 دانراوە بەو شێوەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بواری ئایتی بەو شێوەیە پێش نەکەوتەوە بەڕاستی نقصانی و کەموکوڕی ئەم یاسای لە کامێک لە بەشەکان ئابنێت ئەوە جەنابەت نقصانی و کەموکوڕیەکانی ئەوەی کە ئێمە تەعاملمان لەگەڵا کردووە و یعنی وەکوڵی دەستمان لەگەڵا گەرم کردووە ئەوەیە ئەم یاسایە شتەکانی بە حەسر هێناوە لە مادە دووە هەموو شتەکانی حەسر کردووە ئەو دەشتا یعنی ئەو تاوانی حەسر کردووە کە حەسر بوو دادوەر دەستی ئەبەسری ناتوانێت شتی زیاتر بخاتە ژێر چەتری ئەم یاسایەوە. دووەمینیان جای نەکردوێتەوە کە ئایا ئەم جەریمەیەکی تایبەتە یا حەقی عامی تایە مەبەستمەوەی کە تایبەتە یعنی ئەگەر تۆ بتوێت تەنازول بکەی ئایا کەیسەکە داخرێت یان نە خۆی ئێستا دادوەرەکان بەپێی لێکدانەوەی خۆیان و بەپێی ئەو ڕێی کە لە دادگای تەمیز هاتووە ئەڵێ کەیسێکە حەقی عامی تایە باشە هاتە بە تەنازولیش داناخرێت بۆی ئەمە یەکێکە لە یاساکان کە بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر خەتەرناکەکە یعنی تۆ هەتا ئەگەر کەسی بەرامبەر تەنازولە بۆ بکە قەزەکە داناخرێت حکمی لەسەر خۆی. زۆر باشە کاتەکەمان بەرەو کۆتایی ڕوا بابەتێکی کە هەیە زۆر گرنگە کە من پرسیاریان لێ کردوم ئەگەر بۆ نمونە ئەم بابەتە پرسیار لە بەڕێستان بکەن لە ڕووی یاساییەوەکەوە نزیکن لەم بابەتەوە زۆر کەس هەیە ژمارەیەکی تەلەفۆنی خۆی هەیە بەڵامی تر بە هەر هۆکارێ پێم ژمارەیە لە دەستی ڕواچێتە دەستێکی کە زۆر جار بیری نامێنێ کەم ژمارێشیە بۆ ڕۆژێ لە ڕۆژان تەلەفۆنێکی بۆ کرێ لە ڕووی یاساییەوە تاوانێک بەم ژمارەیە تهدیدی خەڵکێکی پێکراوە ئەم کەسە ئەمەنە هێن و ئەبن یعنی زۆر کەس تووشیان خۆمان لە کەیسی وامان هەیە حاضر بڵێ دا چەند گرنگە من پێم خۆشە لە زاری بەڕێستانەوە کە پارێزەرن ئەو کەسانەی کە ژمارەیەکیانەیە کە ئەیانوێت بیگۆڕن یاخود لە دەستی بن چەند گرنگە ناوی خۆیانی لەسەر لابن چەند گرنگە لەسەر ناسنامەیان نەمێنێ بۆی کە گرفتیان بەدروست دەستخۆش بێ یەکێک لەو کێشە گەورانی کە ئێستا لە دەرگاکانە هەیە لەسەر کوشتن ئەگیرێ لە حاڵەتێکا کە چونکە ئەو ڕقم موبایلە لەو دقەیە لە مەسرحی جەریمەکە ئیشی کردووە یا تەلەفۆنی بۆ کەسی کوژراو کردووە
گرنگترین شت موبایلی وەکو ئۆتۆمبیل وایە یعنی و بگرە خەتەرتریش چونکە بە ئۆتۆمبیل زۆر تاوان ناکرێت بەس بە موبایل ئەتوانێت بکرێت بۆی لە کاتی فرۆشتنە لە بچێتە سنتەرەکان دەدەقێک لە کاتی خۆی بگرێت بیکا بە ناوی ئەو کەسەوە لەبەر ئەوەی یەکەم پشت کە تاوانێک ڕوئەیە دادوەری بەڕێز ڕاستەوخۆ بۆ موبایلەکان ڕە ئاسانترین یعنی ئاسانترین ڕێگەی بۆ گەشتن بە تۆمەتبار و تاوانبار دادگا نازانێت دادگا چاوی بەستراوە کە بۆیەتەوە بە ناوی شاسوارەوەی باشە ڕاستەخۆ ئەمر قەبز بۆ شاسوار دەرەکات ئەو کاتە وەکۆی جەنابە دوتت قورساییەکی زۆر ئەکەوێتە سەر من تابی سلمێنم کە نەخێر من ئەم موبایلم فرۆشتووە ئەبێ شاهید بێنی ئەبێت لیستی هاتو ڕۆشت و بێنی موبایلەکەی ترت بخەیتە بەردەمی دادوەر تا ئەمانە ئەەکەیت ئەگەر جەریمەکە قابلی ئەوە بوو بە کەفالەت بەربی بە کەفالەت بەرەبی ئەگەر قابلی ئەوە نەبوو ئەمێنیتەوە هەتا ڕۆژی دادگایی کردن بۆیە بۆی خۆمان تووشی ئەم حاڵەتە نەکەین لە حاڵەتێکا سیمکارتت لێو نەبێت لە حاڵەتێکا سیمکار دەفرۆشی پێویستە بە زووترین کات خۆت گەینتە ئەو بنکانە و لەسەر ناوی خۆت لای بەری لەبەر ئەوەی هەر شتێک بۆ سیمکارتە بکرێت تۆ مەسئولی لێتەوە بە ناوی جەنابتەوەیە باشە جاری وایە کەسەی کە تاوانەکەشەکە هەڵێت یعنی تۆ لەویایە تووشی یعنی احراجێکی گەورە ئەبی چۆن ئەتوانیت ئەم کەسە بێنی زۆربەی زۆری دادوەرەکان لەگەڵ ئەویان هەتا کەسی تۆمەتبار نەگیری ئەم بە کەفالەت بەرنایە تەنیا یەک باڵێن ڕستا کەسی وا هەیە سیمکارتەکەی چەند مانگێک بەکار نەهێناوە ئەبینێن ئەو کۆمپانیایە سیمکارتەکە لەم وەرەگرێتەوە و ئەیا بە کەسێکی تر ئەی فرۆشە ئایا وەک حەقی مالکیت لەم وەرگیراوەتەوە ناوەکەی ئەم سڕیاوەتەوە یان هێشتا هەر ئەم خاوەنیەتی لە ڕاستنەوە خاتونی بەڕێز خۆی کاچی سیمکار دەکڕی فۆرمێکت لەگەڵایاتێ پشتی فۆرمەکە گرێبەستە باشە گرێبەستێکە کە ئەو کۆمپانیایە کۆمەڵە شەرت و شروط بەسەر تۆیە فەرزەکات کە پێش دەڵن گرێبەستی ئیزعانوە تا گرێبەستێکی ناچاریە تۆ چی لەو سیمکارتە کڕی یەکێک لە خاڵەکانی کە نووسراوە مدەیە کە لە تا مدەیە بەکاری نەهێنی ئەم سیمکارتە ئەسووتێنین و بۆمان هەیە بێین بە کەسێکی تر ئەم گرێبەسە دەبێت بە ئەو شتێک کە ئێوە ئەبەسێتەوە تۆ بە پێ و گرێبەسە بۆت نییە یعنی داوای ئەو سیمکارتە بکەیتەوە چونکە گرێبەستەکە وا ئەڵێدوو ئەگەر تاوانێکیشی پێکرا ئەو کاتەش کۆمپانیاکە مەسئولە لەوەی کە ناوی تۆ نەنێرێ ناوی ئەو کەسەی تر بنێرە کاتە پرۆسەکە لەلایەن کۆمپانیاکە ئەنجام پرۆسەکە بۆ شێوەیە خۆش